هاوپەیمانەکانی بووە کە لە لوبنانن، لە یەمەنن، لە عێراقن، لە شوێنی ترن کامانە ئەمریکا نیگەرانەکە، نە ئەمریکا و ئیسرائیلیش ئامانجەکانی خۆیان بەدیێناوە. بۆیە بە باوڕی من یەکێ لە هۆکارەکانی جارێتر پەرەسەندنەوە و شکاندنی ئەو پەیمان و بەڵێن نامە و ڕێکەوتنەی کە لە ڕابردووە لە پاکستان و شوێنگەلی دیکەکرا نەتیجەی ئەوەیە کە هیچ لایەکیان ڕاستگۆ نەبوون لەوەیە کە بتوانن ئەم قۆناغەتیە پەڕێنن. باشە کاک لەتیف کەواتە ئەم جەنگە بەردەوام دەبێ ئەگەر چی ناو بەناو ئاگر بەسی لێ بکەوێتەوە کب ببێتەوە بەڵام هەر بەردەوام دەبێ. ئەم شەڕی یەکلاکەرەوەیە کاکە زانی چۆن من بەڕاستی پێت بڵێم لەم شەڕەیە دەبێت براوە و دۆڕاو هەبێ. ئێمە هەمومان زانین براوە چێیە وەش زانین دۆڕاو چێیە. ئەم شەڕە درێژکراوەی هەموو ئەو شەڕانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا درێژیانەیە لە یەمەن، لە عێراق، لە سووریا، لە شوێنەکانی تر ڕێکخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ڕێکخستنەوەی دنیاە چۆن لە نەوەتوێک بەڵقان یا یەکێتی سۆڤێت دەڵۆشایەوە و چیکسلۆڤاکیا ڕۆشایەوە و دنیا ڕێکخرایەوە بە شێوەیەتر. ئێستش کار لەسەر جارێتتر ڕێکخستنەوەی ئەم ناوچەیە کرێ. ئەمە پرۆژەکە زۆر کۆنا من بڕواکەم لە نەوەتەکانەوە درێژەی هەیە، ناوێن نابەهاری عەرەبی، ناوێن ناشەرقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە، گۆڕانکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە، ناوێن نا زۆرشتیان لێو ناونا. بەڵام هێشتا ماوێتی من بە بڕوای من دەبێ ئەو ناسیۆنالیستە کوێربینە ستەمکارە نەمێنێکە هەیە لە ناوچەیە، دەبێت جۆرێک لە یەکتر قبولکردن، پێکەوەژیانی ئاشتیانە، ئیقتصاد یا ئابووری بۆ هەمووان، دەرگاکردنەوە بۆ کۆمپانیەکان کە هیچ بکەنتیایە. ئەمانە هەموو ڕێگە و ڕێوشوێنێکن کە هەم ئەمریکا و هەم ئەوروپا ژیانەوە، بەڵام ئەمریکا سیادەیەکە باڵێن سەرکردایەتیەکە. من بڕواکەم لە دوجارە ئەو ڕژێمەی کە لە جێی ئێران حکومڕانیەکە بە زۆرێک لەو سیاسەتانە ڕازیە بێ و نازانم ئایا کۆماری ئیسلامی ئێران بەم شێواز و بەم شقڵەی ئەمێنێ، بەڵام ئەزانم گۆڕانکاری گەورە ئەبێت لەو تێگەیشتنی ئەوە بۆ دنیا. باشە کاک لەتیڤوتت ئەمە دەزانین براوە کێیە و دۆڕاو کێیە و دەبێت لەم جەنگەدا براوە دۆڕاوە بێ. ئەگەر من بڵێم نازانم دۆڕاو و براوە کێیە تۆ چۆن دەستنیشانیەکە؟ ینی پێ وایە ئەمریکا براوەیە و ئێران دۆڕاوە. هەندێک پێیان وە بوو ئێران براوەیە، ینی کە لە کاتی ئاگربەستەکە دیان و ئێران براوەیە، هەرەوەی کە نیزامەکەی ماوەتەوە بۆ خۆی براوەیە. ئەگەر تا ئێستا سەیری واقعەکە بکەین ڕانکۆ، ئەگەر تا ئێستا سەیری واقعەکە بکەین، ئێران ڕاستە هێشتا پاڵپشتی دۆستەکانێکە، هێشتا پاڵپشتی حیزبیلاکە، هێشتا لەگەڵ حوسیەکانە، هێشتا لەگەڵ مقاومەی عێراقیایە، بەڵێنەوە میلیشیای هاوپەیمانی ئەو حەشدی شعبی هاوپەیمانی ئێرانوانە. بەڵام لە ئەسڵا کوشتنی ڕێبەر، لە ئەسڵا لە مەنگەنەدانی ئێران، لە ئەسڵا تەنگەتاوکردنی ئەو بارودۆخە پێمان ئەڵێ تا ئێستا چیە براوەیە کێ دۆڕاوە، بۆی نەچینە وردەکاری ترەوە، بۆی نەچینە وردەکاری ترەوە، چونکە بە واقعی بین تۆ دۆڕاوە و براوە بە چی حسابەکەی کاکە گیان؟ دۆڕاو براوە ئەوەیە کە تۆ نییە کە دیەی دوو کارکتەرەکە دانەی، دوو هێزەکە دانەی. ڕاستە لە شەڕا هەموو کەسێکە دۆڕێ، بە تایبەتی میلەت، بە تایبەتی ژیانی خەڵک، ئەمانە دۆڕانی گەوری تایە. بەڵام لە ئەسڵا لەم شەڕەیە کە دوو کارکتەرەکە دانەی جارێکیە براوەیە و کێ دۆڕاوە. بەڵام واقعەکە لەبەرەوەی ترامپ ناو بەناو مەجالەدا، ترامپ ناو بەناو ڕاوەستە لە شەڕەکە و جۆرێک لە گفتوگۆ دروستە بێت، جۆرێک لە فشاری ئەوروپی دروستە بێت، جۆرێک لە فشاری عەرەبی و کەندا و دروستە بێت، ئەمە واکات تۆ بە جۆرێک نەتوانی یەکلایکەیتەوە. باشە کاک لەتیف، وەکو دەزانین بۆ نیزامەکە ئەمە شەڕی مانوونەمانە، لەبەرەوەی ئەوەی لە دەستی بێ دەیکا. ئەم نیزاماروە بە ئاسانی دێتە ژێربار یان دەبێ وڵاتیان خۆیان بۆ ساڵانێک لە جەنگ ئامادە بکەن؟ من بەڕاستی نامەوێت لەو شەڕەیە ئامۆژگاری هیچ لایە بکەم، چونکە قسەی من قسەی هاوڵاتیەکە و کەسێکە کە قساکە، بەڵام زۆر گرنگە ئەو دەوڵەتانەی لەگەڵ ئەمریکا شەڕەکەن یا لەگەڵ هاوپەیمانی هاوبەش لەگەڵ ئەمریکا شەڕەکەن
مەسیر چارەنووسی قەزافی و سەدام حوسێن و عەلی عەبدوڵڵا ساڵح و حوسنی مبارەکیان لەبەر چاو بێ زۆر گرنگە دۆخی وڵاتەکەی خۆیان بەراورد بکەن بە لیبیای ئێستا بە یەمەن بە عێراق بە شوێنەکانی تر زۆر گرنگە بزانن چۆن بەختەوەری بۆ هاوڵاتیەکانیان دێنن نەک چۆن بەدبەختیان بۆ دێنن. کاک لەتیڤەندێک دەڵێن ئێران لیبیا نییە سووریا نییە ئێران عەقیدەیە باوەڕە یعنی ئەم عەقیدەیە بە ئاسانی جەنگی لێ نابرێتەوە. ئەم تێگەیشتنە هەندێک ڕاستی تایە بەڵام مەرج نییە هەمووی بێ. ئەزانی ئەگەر سەر قوڵای مێژوو بکەین شیعی 12 ئیمامی کۆماری ئیسلامی ئێران ناوەندەکانی قوم و شیراز و مەشهەد و ئەوانە سەیری حتا ئەسفەهانیش سەیری ئەم ڕابردووە بکەین ئەڵێن ڕەنگە وابێ بەڵام ئەگەر سەیری مێژووی سیاسی ئێران بکەین لە مستەدەقەوە تا ئەمڕۆ گۆڕانکاری زۆر بووە بۆ کەمەیان پێمان ئەڵێ مەرج نییە دەوڵەت یعنی شیعی 12 ئیمامی بتوانێت حکومڕانی تاسەر بکە مەسەن لە سەردەمی قاجاریەکانە نەیتوانی وەک پێویست بیکە ڕاستە دەست نابرا بۆ ناوەندە شاگەراکان لە سەردەمی مستەدەقیشا نەیتوانی لە سەردەمی یعنی بۆیە بە باوەڕی من تۆزێک تێکەڵی هەیە لەوەیە ئاوا ناخوێنرێتەوە من ئەگەر بە وردی قسە بۆ بکەم کاتی زۆرە بە بۆیە نامەوێت زۆر بە سەریعی قساکەم باوەڕم وان نییە لادانی ئەم ڕژێمە زۆر قرس بێ بە دڵادەیە کە بڵێن وڵا ئێران فراوانە نەتەوەی زۆری تایە عەقیدەیە نازانم چێوانەیە. باشە کاک لەتیڤ وەکو دەڵێن هەندێک قسە بۆ کوردی خۆمان بکەین هەندێک قسە لە خۆمان بکەین لە ئایندەی خۆمان بکەین لە بەرداشتی ئەم جەنگەدا ئێمە زۆر هەوڵ دەدەین بە ئێستەشەوە کە بێلایەنین بەشێک نین لە جەنگەکە بەڵام لێمان ناگەڕێن ئەوەتانێ بۆردومانمان دەکەن سەرچاوی وزەیان پەک خستوین لێمان شەید دەکەن پێ وایە ینی چارەنووسی کورد لەم جەنگەدا چی دەبێ بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئێمە لەبەرەوەی لە ناو جەرگەی ڕووداوەکانین لەبەرەوەی جوگرافیا و مێژووی ئێمە پەیوەستە بێرەوە ئێمە بەشێکین ڕاستە لە کورەی ئاگرەکەەوە نزیکین بەشێکین لەم جەنگە لەبەرەوەی داگیرکراوین تورکیا داگیری کردوین ئێران داگیری کردوین سووریا داگیری کردوین عێراق تا ئێستاکە دان نانا بەوەیە کە دەبێ ئێمە بەشێکی هاوبەش و سەرەکی بین لە چوارچەوەی حکوومەتێکی فیدراڵی تەندروستە ئەم هەموو داگیرکاریە ئێمە کاتە بەشێک لە شەڕەکە بەڵام ئێمە هەوڵی جددیمان داوە بە تەواوەتی هەوڵمان داوە کە نەبینە بەشێکی تەرەف یعنی لایەنگر بین لە شەڕەکەیە بەشین لە شەڕەکە بەڵام لایەنگری هیچ لایەک شەڕەکە نەبووینە ئەم ڕاکێشانە بۆ ناو شەڕەکە خۆێمە نە ئەتۆممان هەیە نە دەوڵەتمان هەیە نە فۆرممان هەیە ئەم ڕاکێشانە بۆ ناو جەنگەکە قوربانی زیاترمان پێدا لە ئەسڵە ئەگەر نەچینە ناو شەڕەکە شەڕ قوربانیە دەین چونکە تۆزانی ئێمە لە هەر چوارە و چوار وڵاتانە جینۆساید کراوین تیرۆر کراوین دەوڵەت تیرۆری کردوین تیرۆری دەوڵەتیە بۆ بەرامبەرمان لە ناو دراوین ڕۆشنبیرانمان لە ناو دراوە نووسەرانمان سیاسیەکانمان بۆیە بە باوەڕی من ئێمە ئێستا ناو شەڕەکەین بەڵام تا ئێستا تەرەف نین لە شەڕەکە تەرەف نین لە شەڕەکە کە من بۆ خۆم پێم وایە وایان زۆر ئاوەزیانەیە هەرچەندە بەداخەوە ئێران لە شوێنێترەوە لێدرێ ئەو ئێمە لەسەر ئێمە خۆی تاقیێکاتەوە. باشە ینی کاک لەتیڤ هەڵوێستێکی ڕوون و ڕاشکا و بەدی ناکرێت بە تایبەت لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە بەڵام دوێنێشانی بەیاننامەکەی بافڵ تاڵەبانیمان بینی سەرۆکێکێتی نیشتیمانی کوردستان یانی ڕوون و ڕاشکا و دەڵێ ئەمە کۆماری ئیسلامی ئێرانە دەڵێ ئەمە موشکی ئێرانەوە دەڵێ ئەمە دوژمنکارانەیە لە کاتێکە ئێمە دۆستانە مامەڵاکەین هەتا ئێستش. بەیانێکی زۆر باش بوو لەو ڕوانگەیەوە باش بوو کە ئەگەر ئێران خۆشی نەبێ پیاوەکانی ئێرانیش بنەر ئێرانە ئەوە قساڵ ناگرێ
ئەگەر لە بەغاوە بێ لە بەسراوە بێ لە ئەنبارەوە بێ لە تکریتەوە بێ یا لە شوێنگەلی دیکەوە هەر ئێرانە ئەمە پامێکی زۆر معقولە و من پێم وایە دەبێت کورد دوایان پەیامە جگە لە بیرکردنەوەی لە یەک ریزی کار لەسەرەوە بکات لە دەرەوەش لە وڵاتانی دەرەوە لە ئەوروپا کار لەسەرەوە بکات لۆبی بکە بۆ بەکژاتنەوەی ئەو ستەمکاری و دۆست درێژیانە و بەڕاستیش من ڕەنگە تێبینیم لەسەر پەیامەکەەوە هەبوو بێ وەڵام من نامەوێت تێبینیانی ئێستا لێرە بیڵێم ئەوەی بۆ من گرنگە ئەوەیە کە ئێمە پێویستە ئاوابین لەگەڵ دوژمنەکانمانە تورکیا داگیرمانەکە خاکمان داگیرەکە دێتە ناو شارەکانمانەوە دێتە ناو دەیەکانمانەوە دەیەکانمان ناسوێنێ دەبێت پێی بڵین تورکیا تۆی ئێران داگیرمانەکە خاکمان داگیرەکە دێتە ناو وڵاتەکەمانەوە تۆ بارانمانەکە ئەو هاوڵاتیە گەنج و جوانەمان جوانانمان لە شەی دەکا کە داوای ئازادیان کردو لە وڵاتەکەی خۆیان ڕیان کردو هاتوونە لە زڵگوێز و لە شوێنی گەری دیکاژین شەیدیانەکە ئێمە دەبێت پیان بڵین کاکە ستۆپ ئەمە تاوانێکی نێو دەوڵەتیە بۆیە بە باوەڕی من ئێمە دەبێت لە بارودۆخی ئێستاە زۆر بەیەکەوە بین و ئەو پەیامە بکەینە بنچینەیەک بۆ بەیەکەوە بوونمان. باشە کاک لەتی باسێک لەو پەیامە کرد هەرەوەی کە ینی مەسەلەن خۆی ناکا بە خاوەنی سلێمانی ئەمە دەزانین بەداخەوە ینی جۆرێک لە دوو زۆنی ڕاگەنراومان هەیە کە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان بە فڵالەبانی کە سەرۆکی یەکێتیە ڕەنگە حکومدارەکەی لە زۆنی سەوزدا بێ ئەو باسی ئەو لێر دەکا باسی ناوچەکانی دیکە دەکا باسی سۆران دەکا پەیامە چەندە گرنگە ئیتر کۆتایی بەو شەرمە سیاسیە بێنێ بەو ناوچەگەرێتیە بێنێ ئەبێ خۆمان بە خاوەنی کوردستان بزانین لە هەر شوێنێ دەستدرێژی کرایە سەر ئیتر ئەوە دەستدرێژی بۆ سەر هەمومان. پەیامەکە لە هەولێری تێپەڕانی هەر چوار پارتیای کوردستان بۆگەت بە دەقیقی بیخوێندنەوە باسی هەموو کوردستانەکە باسی نەتەوەی کوردەکە باسی ڕەشەکانی سەر لە نەتەوەی کوردەکە ئەمانە گرنگن ئەمانە گرنگن و من پێم وایە دەبێ ئێمە ئەم پەیامە بکەینە بنچینەیەکە هەولێر و قەندیل و سلێمانی و ڕۆژهەڵات و ڕۆژاوا هەمومان هەمان وجە نەزەرمانە بێ هەمان دیدگامانە بێ ئێمە نایشارینەوە لە هەنگاوی باشە ئەو خەڵکانەی کە سەیری باردۆخکاکەین کە باردۆخەکە لە هەنگاوی باشە شەرم ناکەین و ئێڵین ئەڵێن دەستت خۆش بێکارێکی باشت کردووە لە هەنگاوی خراپە ڕەخنەی خۆمانەگرین و قسەی خۆمانەکەین من لەم پەیامەیە بەڕاستی هەر لەگەڵ گوێگرتن لە پەیامەکە پێم وا بوو ئەمە کۆمەڵی جیاوازی تایە دەبێت ڕێزی لێ بگیرێ برایانمان لە هەولێر لەوە گەورەترە کاڵێ برایانمان لە هەولێر لەوە گەورەترە تۆ پێت وابێ ئەو هینی کردووە پارچەی کردو نەخێر کاڵێ پاڵپشتی یا پشتگیری بەیانمان لە هەولێر دەکەین و بەیەکەوەی مانای وایە هەولێر و سلێمانی و دووە کۆڵە بجە بۆ لە تا کەرکووکیش بۆ گەلی کوردیەکە ئەم تێگەشتنە تێگەشتێکی زۆر عەقلانیە بۆیە باوەڕی من ئێمە دەبێ ینی ئەوە 20 ساڵە ئێمە هاوارەکەین کاکە بەیەکەوە بن یەکریز بن پێشمەرگەیەک خەن دنیایەک داواتان لێکا فشاری زۆرتان لەسەرە ئەگەر ئەمەنەکەن ئەدۆڕێن 2 ساڵ و شتێکە پەرلەمانتان پەکخستووە هەموو وەرن شتێ بکەن کە جیاواز بێ ئێستا شتێکی جیاوازەیە فەرموبایشی لەسەر پێ باشە کاک لەتیفە لە ڕوانگەی و پەیامەوە پێشمان ناڵێ و سەردەمە بەسەر چوو بۆ نمونە تۆ لە ماڵی خۆدانیشی و بڵێ ئەها ئەگرەسوورە لە من دوورە ئیتر بۆ نمونە یەکێتی دانیشێ بڵێ بۆ پارتیە و من حەقم نییە بەسەرەوە یا بە پێچەوانەوە پارتی بڵێ خۆ بۆ ناوچەی من نییە من حەقم نییە بەسەرەوە ینی ئەو خۆناغی تێپەڕانم پەیامە کە دەڵێ بێ کوردستانی بین جارێ شوورەیەکی گەورەیە شەرمێکی گەورەیە یا بێئابروویەکی سیاسی گەورەیە هەولێر و سلێمانی و دووە کۆڵە بجە و کەرکووک جیاوازی بکەن بڵێن بە هەولێر با بسووتێ من گوێم لێنێ یا سلێمانی با بسووتێ من گوێم لێنێ شتی وان نیە ئەمە ئابرووچوونی سیاسیە نابێمانەکانی تورکیامان بینی ئاگرەکە لە کەس دوور نییە کە تورکیا بەردومانیان دێک ناوچەی دەکرێت لە سلێمانی ئەمەمان دەبینی بەداخەوە میدیایەکی خراپمانێ ڕانکۆگیان من ئەگەر ئەوە 15 ساڵە متابعی میدیای کوردیەکەم میدیای کوردی سەرکە لە بینی میدیا و جاسوسیە تاڵەمووی مەعاویە هەیە زۆر جار میدیا جاسوسیەکە بەبێەوەی بیزانێ
خەتەرە زۆر خەتەرە ئەو میدیا زۆرجار ڕۆڵێکی خراپە بینێ لە تێکدانی ئاوەزی سیاسیەکانە لە تێکدانی ئاوەزی سەرکردەکانە لە تێکدانی مەزاجی سەرکردەکانە زۆرجار سەرکردەکان وا لێکا کە تووشی هەڵە و پەڵە بن بۆیە باوەڕێم ئەمە مەوزوعێترە لەبۆی تورکیا ڕاستەکەی منیش کۆمەڵێ خاڵم بینی کە زۆر خەتەر بوو زۆر مەترسیدار بوو بەڵام ئێستا دوای پەیامەکەی باپور جەلال تاڵبانی قساکەین دوای ئەوە قساکەین کە ئێستێمە لەکوێین دوای ئەوە قساکەین کە ئێران هەولێر و سلێمانی و هەڵەبجە و دۆک وەکو تەلەبیب سەیرەکە بەداخەوە کە نابایەوە بواە دوای ئەمە دەبێ ئێمە قسەی ترمان هەبێ دەبێت سەرکردەکان قسەی تریانە بێ من پێم وایە پاپڵ قسەی خۆی کرد ئێستا کاتیەوەیە هەمویان قسەی خۆیان بکەنوانە. سپاس دەکەم کاک لەتیف سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ خستنە ڕووی ڕۆیاکانت بۆ چوونەکانت بەتایبەت لەسەر و گرنگی یەک ڕێزی کورد لەم دۆخەدا سپاس دەکەم کە لەگەڵمان بووی. زۆر سپاس دەستی ئەوە خۆش بێ. سپاس دەکەم دەست خۆش بێ خۆشەویستان بەردەوامە بین لە دوای پشوێکی کورد.